ئەمڕۆ بە حزوری کاکە گۆڤەند نوێنەری گوندی قارەمان و سەرکەشی کوڕەداوەی ناوچەی شارباژێر لە کوردستانی باشوور ئەم کۆمەڵە کتێبە دیاری دامەزراوەی کەریمی عەلەکەیە بۆ گوندی یەکەم دەبابەشکێن بۆ گوندی سەرکەشی شارباژێر بۆ کوڕەداوەی قارەمان سەرنەنەوی پێشکەش بێ. هیوادارم خەڵکی ئەو گوندە قارەمانە بتوانن سوودێک ئەگەر کەوێکیش بێ لێ ببین. سوپاسیش بۆ نوێنەریان کاکە گۆڤەند کە لە بەریتانیاشەوە هاتۆتەوە بەڵام خەمی گوند و شار و شارۆچکە و خەڵک و هاونیشتیمانانی کوردستانی لەبیر دەچوە. زۆر سوپاس. وەڵا من ئەڵێم بۆسەمە خواست یەکێکی کە کەسێک تۆ بوو دکتۆر تەها هەبوایە و بەناوی خەڵکی گوندی کوڕەداوێشەوە زۆر سپاسی کاک دکتۆرەکەی لە دووسۆزی و لە وفاداری و لە نیشتیمان پەروەری کە بەڕاستی من وتم شتێکی وا هەیە، وتی تۆ یەکەم کەسی وەریەگری. من زۆر سپاسی یەکەم هەمیشە و دەسەماندوانەی کاک دکتۆر ماچەکەم کە بەڕاستی بەتەنگ هەموو خزمەتکردنی شوێنێکەوەیە و یەکێکە لەو کەسە دووسۆزانەی شاری سلێمانی و کوردستان بەگەشتی کە بەڕاستی بە هەزاران کتێبی چاپ کردووە بەبێ بەرامبەر بۆ خزمەتی کلتور و زمانی کوردی و ئەدەبیاتی کوردی. بۆیە من لێرەوە زۆر سپاسی یەکەم و هەر شتێکیش بە ئێمە بکرێ من سپاسی گەورەی جەنابیانەکەم و خزمەتی شارەکەم دەستخۆشیم بۆ دامەزراوەی کەریمی عەلەکە و سپاس بۆ جەنابی کاک دکتۆر بەتایبەتی. زۆر سپاس. ئێمە وەڵامان داوە سۆزە کورد لە هەر شوێی ئەم دنیایە ئەبێ ئێمە پشت و پەنای بین، ئەبێ بەڕاستەقینە خزمەتی بکەین ئەگەر چیمان لە دەست بەخێوی زۆر ئەمە